لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەریفی، عێراق خاوەنی نزیکەی 1.5 ملیۆن هێزی چەکدارە لە سوپا، لە حەشدی شەعبی، لە دژە تیرۆر، لە پۆلیس، لە ئاسایش هەتا دوایی، بەڵام نە خاکەکەی پێ کۆنتڕۆڵ دەکرێ و نە ئاسمانەکەی. هۆکاری ئێمە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میێرەبان، هیچ گومانێک لەوەدا نییە ئەو کارەکە لە فەلسەفەی بنیادنانی سوپای عێراقیە لە دوای ماوەی گۆڕانکاری لە دوای ساڵی 2023 ئەمان سوپایان لەسەر بنەمای ئینتیما و وەلای حەزبی بنیادنەوە بەبێ ئەوەی کە ئاوەڕ لە باوەڕی نیشتیمانی بدەنەوە. جگەلەوەش ئەمان گرەویان لەسەر ئەوە کرد کە باڵە سەربازەکانی خۆیان، باڵە چەکدارەکانیان وەکو پارت بەهێزتر بێت لە خودی سوپای عێراقی. جگەلەوەش ئەمان لە دوای هاتنە ناوەوەی داعش و داگیرکردنی عێراق سوپایەکی هاوتەریبیان دروست کرد. هۆکاری هەموو ئەمانش ئەوەیە کە باوەڕیان بە بنەماکانی دەوڵەتی مۆدێرن نییە کە بنەمایی ئەو دەوڵەتەش یاسایە. بۆیە کاتێک چەمکی دەستگاکان لە وڵاتی مۆدێرندا ڕەچاو ناکرێت و ڕەچاوی یاسا ناکرێت لە دەوڵەتێکی مۆدێرندا کە خۆی دەبێت یاسا لە سەروی هەموو کەسێکەوە بێت، بەڵام ئەوان یاسایان تەنیا بۆ خزمەتکردنی بەرژەوەندەکانی خۆیان دانەوە. تێگەیشتنی سیاسی ئێمە کورتبینە و ناتەواوە لەوەی کە تێگەیشتێکی باش نییە بۆ ئەم جۆرە بابەتانەوە زیاتر ئاوەڕ لە سەپاندنی ئیرادەی حەزبی دراوەتەوە بەبێ ڕەچاوکردنی بنەما دەستوریەکە. باش، زۆر باشە دکتۆر شەریفی. لە 20 ساڵی ڕابردوودا زیاتر لە 135 ملیارد دۆلار خەرج کراوە بۆ چەکوچۆڵی سەربازی، بەڵام هیچی بە هیچ نەکردووە. بەڕای ئێوە لەمەشدا هەر گەندەڵی کراوە وەکو هەموو لایەنەکانی تر؟ نعم بالحقيقة المبلغ الإجمالي ڕاستیەکەی ئەو بڕەپارەیە کە بۆ ئەم بابەتە تەرخان کراوە زیاتر لە 140 ملیارد دۆلارە لە دامەزراوە سەربازیەکان خەرج کراوە. ئەمە بەشی ئەوە دەکات کە تۆ سێ سوپای وەکو سوپای عێراقی پێ ئامادە بکەیت لە سفرەوە. ئەمە بەڵگەیەکی زۆر ئاشکرایە لەسەرەوەی کە خراپ بەڕێوەبەری و گەندەڵی ڕۆڵێکی هەبووە. جگەلەوە شەمە پەیوەندی بە نەبوونی ویستێک نییە بۆ ئەوەی سوپایەکی بەهێز هەبێت لەبەرچی لە ترسی ئەوەی کە دامەزراوە لە پارتەکان و لە حیزبەکان بەهێزتر بێت. تاکو ئێستاش ئێمە خەریکی ئەم جۆرە بابەتین کە پارتەکان نانوێت سوپا بەهێزتر بێت لە تەواوی بوارەکانەوە، چونکە ئەوان لەوە تێدەگەن کە کێبڕکێکە لە بەرژەوەندی دامەزراوەکان یەکلایی دەبێتەوە ڕۆڵی پارتەکان پاشەکشە دەکات لەگەڵ بەرزبوونەوەی با بڵێن ئاستی خواستی ئەو پارتانە و لەگەڵ دواکەوتنی ئاستی هۆشیاری دامەزراوەکان کۆنتڕۆڵ دەکەن، کۆنتڕۆلی پلەکانیان کردو، موسەکانیان کردو. بۆچی؟ بۆەوەی ژێرخانێکی جەماوەری بۆ خۆیان دروست بکەن. ئەم ژێرخانە پەیوەندی بەلایەنێکی دیاریکراوە هەیە، بۆ ڕەوتێک پەیدا بووە، ڕەوتەکە ڕەوتی بەرژەوەندەکانە. ئەم ڕەوتە پەیوەندی ڕاستەوخۆی بە پارتەکانەوە هەیە و پەیوەندی بە ئایدۆلۆژیە حیزبەکانەوە هەیە. باش دکتۆر شەریفی، بۆ خۆشت باش دەزانی ڕۆژانە بە درۆن هێرش دەکرێتە سەر عێراق لەم لاو لەولاوە. هێزە ئەمنیەکانی عێراقیش وەکو هاوڵاتیان هەر تەماشاکارن. هۆکارەکەی ئەمە چییە؟ ئایا عێراق پارەی نییە درۆن بکرێ یاخود دژە درۆن بکرێت؟ پارەی بۆ ئەوە نییە؟ بالحقيقة هو نتاج ڕاستەکەی ئەمە بەرهەمی کاریگەری سیاسیە، چونکە ئەو سەرچاوە و سامانە دارەیانە و مرۆیانەی کە لە بەردەستدان لە عێراق بەردەستە واتە لە بەردەستی حکوومەتدا، بەڵام
هەرچەندە داواش هەیە بۆ ئەوەی بە نمونە هاوپەیمانی نێودەوڵەتی عێراق جێ بهێڵێت بۆ ئەوەی عێراق لە ڕووی ئاسمانیەوە ئاشکرا بکرێت و بدرێت بەدەستەوە چونکە هەموو لایەک تێدەگەن کە لایانی ئاسمانی لە سەردەمی ئێستادا زۆر گرنگە لە هاوکێشەی شەڕیشدا گرنگی خۆی هەیە بۆیە ئەوەی کە تۆ عێراق بکەی بە ناوچەیەکی چۆڵ کراو لەسەر ئاستی وەڵامدانەوە بابەتێک نییە لە خۆڕا هەبێتە پێشەوە یان تەنیا پەیوەندی بە گەندەڵیەوە هەبێت بەڵکو ئەمە بابەتێکە بە ئەنقەس کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی عێراق وەکو گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکان لە ناوچەکە ببێنێتەوە بەبێ ئەوەی کە توانایەکی هەبێت بۆ ئەوەی لە ڕووی استراتیژیە و وەڵامی ئەم بابەتانە بداتەوە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغدا و لەگەڵمان بووی سپاس بوویەوە شەوتان باش.